31 Mart'ta sandıklardan gelsin. Hazır mıyız? پاش نزیکەی 15 ساڵ لە ململانەی تاکحیزبی لە ئێسادا فۆرم و شێوازی ململانەی هێزە سیاسیەکان لە تورکیا بۆ هاوپەیمانی گۆڕاوە. لە دوای ساڵی 2002ەوە ئاکپارتی تاکە هێزی دەسەڵاتداری تورکیایە و جەهەپە و ماپە و حیزبە کوردەکانیش لە ناو شێوازی جۆراوجۆر هێزی ئۆپۆزیسیۆن بوون. تا ساڵی 2016 ئاکپارتی بۆ شەریکردنی هیچ هێزێکی دیکە لە دەسەڵات هەنگاوی نەناو بەڕەهایی کۆنتڕۆڵی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا و زۆرینەی سەرۆک شارەوانی و والی پارێزگاکانی کردبوو. تا ئەو کاتەی کودەتا شکست خواردوەکەی 15 تەمووزی ساڵی 2016 پارتی نەتەوەپەرست ناسراو بە مەهەپە بە تەواوی لە وتاری ئاکپارتی نزیک بوویەوە و فراکسیۆنی هاوبەشی مەهەپە و ئاکپارتی دەستوریان هەموار کردەوە و لە ڕیفراندۆمیشدا هەردوو لا بە هاوبەشی بانگەشەیان بۆ بەڵێ دەکرد. هاوپەیمانەتی کۆماری نێوان مەهەپە و ئاکەپە درێژەی کێشا و قوڵتر بوویەوە. سەرنجام بۆ هەڵبژارنەکانی 24 حوزەیرانی ساڵی ڕابردووی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا ئاکپارتی و مەهەپە بە فەرمی هاوپەیمانەتێکیان لە ژێر ناوی هاوپەیمانی کۆمار ڕاگەیاند و بە هاوبەشی چوونە نێو هەڵبژارنەکانەوە. لێک نزیکبوونەوەی پارتی داد و گەشە پێدان بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان و پارتی نەتەوەپەرست بە سەرۆکایەتی دەوڵەت باخچەلی هۆشی بەبەری هێزە ئۆپۆزیسیۆنەکاندا هێنایەوە و بێری دروستکردنی هاوپەیمانەتیەک بۆ ڕکابەریکردنی هاوپەیمانەتی کۆمار هاتە ئاراوە. گەرچی بەر لە هەڵبژارنەکانی 24 حوزەیرانی 2018 لە نێوان کەماڵ کڵژدار ئۆغڵۆ سەرۆکی گشتی پارتی گەری کۆماری جەهەپە و مەراڵ ئاکشنەری سەرۆکی ئیپارتی چەندیدار و کۆبوونەوەیەک بەڕێوە چوو کەچی نەیانتوانی بگەن بە تێگەیشتێکی هاوبەش و بەجیا بەشداری هەڵبژاردننی سەرۆکاتی و پەرلەمانیان کردو. مەراڵ ئاکشنەر وەک کاندیدی ئیپارتی و محەڕەم ئینجا وەک کاندیدی جەهەپە لە بەرامبەر ئەردۆغانی کاندیدی ئاکپارتی چوونە نێو هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیاوە و لە خولی یەکەمدا و دوور لە پێشبینیەکان ئەردۆغان بە بەدەستێنانی لە سەدا 52 دەنگەکان شکستی بە هەردووکیان هێنا و وەک یەکەم سەرۆکۆماری پاش سیستمی پەرلەمانی ڕووی لە کۆشکی چانکایا کرد. دوای هەڵبژارنەکانی 2018 هاوپەیمانێتەکەی نێوان ئاکەپە و مەهەپە درزی تێکەوتوو لە ئاستی بەرز و نزم لێدوانی دژبەیەکیان ئەدا بەتایبەت پاش ئەوەی کە مەهەپە داوای دەرکردنی لێبوردنی گشتی کردو ئاکپارتی ڕەتی کردەوە. بەڵام لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی شارەوانەکان ئەردۆغان ڕایگەیاند هاوپەیمانێتەکەیان لەگەڵ مەهەپە هاوپەیمانێتێکی بەردەوام و استراتیژیە و تەنها بۆ کاتی هەڵبژاردنەکان نییە. بەم جۆرە هەردوو لا ناکۆکیەکانیان کۆتایی پێهێنا و هاوپەیمانی کۆماریان کارا کردەوە و کەوتنە سزادانی ئەو ئەندامانەی کە دژی هاوپەیمانێتەکە لێدوانیان دەدا. هاوپەیمانی نێوان ئاکپارتی و مەهەپە ئۆپۆزیسیۆنی ناچار کرد کە بە جدی بیر لە دروستکردنی هاوپەیمانێتیەک لە نێوان پارتە ئۆپۆزیسیۆنەکان بکەنەوە و دوای چەندین دیدار و کۆبوونەوە دوجار جەهەپە و ئیپارتی و سەعادەت لەژێر ناوی هاوپەیمانی میلەت بەڕسمی چوونە کێبڕکەی هاوپەیمانی کۆمارەوە. هەرچی پارتی دیموکراتی گەلان هەدەپەیە سەرۆکایەتی هاوپەیمانەتی نێوان 7 پارتی کوردی باکووری کوردستان دەکات و بە ناڕاستەوە خۆش لەگەڵ هاوپەیمانی میلەت بۆ شکستپێنانی هاوپەیمانەتی کۆمار ڕێکەوتنی هەیە. مەهەپە لە پێناو کاندیدەکانی ئاکپارتی لە ئەستەمبوڵ و ئەنقەرە و ئەزمیر کاندیدی نییە. ئاکەپەش بۆ بەرژەوەندی مەهەپە لە شارەکانی بێشکتاش و ماڵتەپە کاندیدی نییە. ئیپارتیش لە پارێزگاکانی ئەنقەرە و ئەستەمبوڵ و ئیزمیر و ئەدەنە کاندیدی نییە و لایەنگرانی دەنگ بە کاندیدی جەهەپە ئەدەن. جەهەپەش لە قۆنیا و قەیسەری و غازیئانتاب و چەند شارێکی دیکە بۆ دەرچوونی کاندیدی ئیپارتی هیچ کەسێکی دیاری نەکردووە. دیار نییە لەگەڵ گۆڕینی فۆرمی ململانەکان هاوسەنگی هێز لە تورکیا دەگۆڕێت یان وەک خۆی دەمێنێتەوە. سیوێکی ئادار وادەی وەڵامدانەوەی ئەم پرسیارەیە.